حاجە بەڕێزەکانی کوردستان لەم هەفتە و داهاتوودا بەرەو ماڵی خوا بەڕێ دەکەون، بەرەو بەیتەکەی خوا بەڕێ دەکەون. بۆیە با پەیامێکمان هەبێ بۆ حاجیان. هەرچە من بەندەوەکو خۆم وەکو مەلایەک تا ئێستا حەجی ماڵی خوام نەکردو، عومرەشم نەکردووە. ڕەمێ خەڵکێک بڵێ بۆ وەڵامەکەی ئەوە بووە حەجی ماڵی خوام نەکردووە لەبەرەوەی کە حکومەت 3 جار ویستوێتی بمنێرێ بە پارەی خۆی نەچووم. حەجی ماڵی خوا دەبێت بە پارەی حەڵاڵی خۆ دینار کۆت کردبێتەوە، منەتی کەسی تێدا نەبێ. نابێ پارەی حکومەت بۆ مەلاژ بەکار بێ بینێرێ بۆ حەج لەسەر گیرفانی ئەو خەڵکە. بۆیە قبوڵم نەکردو بە پارەی تۆ بە تۆی هەژار و داما و بیاموچە منی مەلابسم بۆ حەج. ئەو حەجەش خوای گەورە قبوڵی ناکە. مندانێک بڵێن وەڵام مامۆستاوەرە لەگەڵ کۆمپانیاکەم مابچۆ هەموو ساڵە 2 عومرە بکە، ئەوەشم پێ قبوڵ نییە. بۆیە زۆر خەڵک داوای لێبوردنتان لێ دەکەم لەم مزگەوتە و مزگەوتەکانی ترەوە مامۆستا لە ڕێی برادرە دەوڵەمەندەکانتەوە بەڵکو یارمەتیەکم دەی. وەڵی خۆشەویستان برادێکی دەوڵەمەند شک نابە، من نیمە و هەر حەزم نەکردووە هەم بێ بۆی عیزەتی مەلایەتی لە پێناوی پیاوی دەوڵەمەندا دانەندرێ. ئەوەی لەسەر مینبەر وتار بۆ خەڵک بخوێنێتەوە نابێ نە دۆستی کاربەدەست بێ نە دۆستی دەوڵەمەند بێ، چونکە بە هەردووشیان لە کەسایەتی و ڕێزتدا دەبەزێ. لەبەر ئەوە من وەکو خۆم حەج و عومرەم نەکردەوە ئەوێم نەبینیوە، خوا بە نسیبمان کا بە پارەی حەڵاڵی خۆمان بەبێ منێت، بە نسیب منیش و ئێوەش. بەڵام چەند پەیامێک لە ڕوانگەی خوێندنەوەم بۆ قورئان و حەدیث بە واجبی دەزانم بە موسڵمانانی ڕابگەێنم. یەکەمیان حاجیەکانی ماڵی خوا شکری خوا بکەن کە خوا ئەو فەزڵی لەگەڵ کردوون ئەم ساڵ ناوتان دەرچووە. ئەی چ خەڵاتێکی گەورەیە تۆ بەرەو ماڵی خوا بەڕێ دەکەوی. هەر کە ناوەکەت دەرچوو ئێستاش بیری لێ دەکەی بڵێ یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ، ئەوە فەزڵی تۆیە کە من ئەو سەفەرە مبارەکەم بەنسیب بووە. دووەم نێتتان خاوێن کەنەوە بۆ خوا. حەج بە معنە ئەلقەسدە، یعنی نێتەکەت خاوێن کەوە لە ماڵەوە بۆ خوا. بۆیە مەچۆ بۆ حەج ئیشەڵێەوە لەوانە دوورن وەڵا پێم بڵێن کاک حاجی فڵان کەس و مام حاجی فڵان کەس. بۆ خوا بڕۆ بۆ حەج، نێتت خاوێن کەوە بۆ خوا. هەست بە شعورێک بکە لە بینی خۆت و خوادا. ئین الصەفا والمەڕوەة من شعائر الله. سەفا و مەڕوە و بەیت و تەواف هەستکردن بە شعورە. شعائر الله لە شعورەوە هاتووە. لە دروشمەکانی خوای گەورە ئەوەیە حاجی بەڕێز خوا تۆ دادەبڕێ، جا تخوا بیر لەم وشەیە بکەنەوە جوان لێ ورد بنەوە. ئەمە معنای حەجە. خەڵک دەڵێ بۆ خەڵک پارەی خۆی سەرف دەکا و دەڕوا بۆ حەج و ماڵی خوا، وانە ئێستا ئەو هەموو پارەی هەرێمی کوردستان بۆ دەڕوا بۆ سعودیە. ڕەم بە کابرایە گوامان پێ بڵێ ئێمە لەم مینبەرەوە بە ئیزنی خوا قەت ناڵێن بێدینی کافری خوانە ناز، ئەڵێن کاکە وەرە گوێ بگرە بۆ دڕون دەکەینەوە. ئێمە وەکو ئیماندار خوا فەرمووی حەجتان لەسەر فەرزە، دەڵێن خوا لەبەیکە ئەگە ماڵم هەبوو حەجی ماڵی تۆ دەکەم. ئەوە ئەمری خوا جێبەجێ دەکەین. دووەمیان خوا یەک شتمان لە حەجا نیشان دەدا. لە حەجا خۆشەویستم دەچێ شوێنێک بیوادین غەیری ذی ضەرعین، ئەوەی شینایی بێ لێی نییە، ئەوەی کانی و ئاوی خۆش بێ زەمزەم نەبێ هەموو خەڵکەکەی لە تینیانە دەخنکێ، ئەوەی شاخ و داخی جوان بێ وەکو کوردستان و لوبنان و پاریس و فەڕەنسا نییە. هەرچی وڵاتێک بڵێ خۆشگوزەرانیە لەو مەککە و ئەوانەدا نییە. بۆ خوا ئەوەی هەڵبژات، ئەوەدا حکمەتی تێدایە. شوێنێکی وشکی بێ ئاوی جەوێکی گەرمی سەموماوی ئەو کارەبانە بێ خەڵک ئێستاش لەوێ دەبرژێ. خەڵک جاران بوراوەتەوە مردووە لە گەرمانە، کەواتە لە ڕووی ژینگە و ژیانەوە زۆر ناڕەحەتە. لەوێش کە چوویە حەج نابێت لەگەڵ ژنی خۆشتا جیماع بکەی، نابێت نەزەر بکەی، واتە لەزەتی جنسی و ئافرەتیش لەوێدا کۆتایی پێدێ، نابێت لەژێر بەرجی ئیحرامە بۆنی عەتریش بە خۆت بکەی، نابێت لە زەل لە ڕاوشکار بکەی بڵێ وەڵا کۆترێک دەکوژم، ئەوەش نابێت بکەی، یعنی هیچ خۆشێکی تێدا نەماوە. ڕوود بوویتەوە پاک بوویتەوە بۆ یەک شت، بۆ عیبادەتی ئەڵڵا. یعنی خوایە کە من هاتوومە ئەم شوێنە، جا بۆیە پێویستە ئەو کەسەی دەچێت بۆ حەج خۆزگە پێشوەخت سەفەری ئەوروپا و ئەمریکا ئەوانەشی بکردایە، لوبنان و شوێنە خۆشەکان و دەریاکانی دنیاش و میسریشی ببینایە، بۆ ئەوەی یەک شت بۆ ئینسان دەرکەوێ. ئەی مرۆڤ تۆ هەموو خۆشی دنیا وەرگری جەستەت سوودی لێ دەبینێ، بەڵام لە مەککەدا هەرچی جەستەی ئینسان پێی خۆش بێ لێیدا بڕندراوە، بەڵام هەز بە یەک ئاسوودەی و ئارامی دەکەی ئەگە بەڕاستی چووبی بۆ حەج، کە بە حەیاتی لە هیچ شوێنێکی خۆشی دنیادا هەستت پێ نەکردووە، بەڵام بە مەرجێک لە حەج حاڵی بووبی، لێ حاڵی بووبی. حاجی ئێمە لەگەڵ ڕێزمدا کە دێتەوە دەچی بۆ لای ئەڵێ مام حاجی ئەرێ حەج چۆن بوو؟ ئەڵێ وەڵی تارەکە تارەی چاک بوو، لەوێش پاسیان بۆ دەگرتین و وتێلەکەش بەخوا زۆر ڕاقی بوو، کاگە خواردنی باشیان دەداینێ، وەڵی باش بوو سەلامەت بووین. و مام حاجیەک حرمەتم هەیە بۆ جەنابتان چوون بۆ لای وتیان کاک حاجی حەجەکە چۆن بوو؟ وتی وەڵی مریشک زۆر بەلاشە، 2000 خۆمان ناکەوێت، بەس مریشکم خواردووە.
بابە خۆتۆ بۆ مریشک خواردون نەچی بۆ باسی سعری مریشک و خواردن و برنج و تەماتەکەی بە کەڵک نایە. حاجی کە دەچێتە ئەوەیە لە خۆشیەکانی دنیا لە ماڵە کەمی نییە، بەڵام بۆی دەردەکەوێت دەڵە خوایە هەموو خۆشی دنیام هەبێت لەزەتی مناجاتی تۆم لێ ببڕێ بە خوا ژیان نییە. خوایە خۆ من لە مەککەدا لە هەموو خۆشیەکدا بڕاوم، لە ماڵم، لە منداڵم، لە نووسنگەم، لە مەکتەبم، لە عەقارم، لە هەموو کار و کەسابەتێکم پارەی خۆم دینار دینار دۆلار کۆ کردەوە هەموم لە پێناوی ڕێگاکەی تۆ بەخشی، خوایە لەزەت لێ دەکەم. بۆیە کە بە دەوری تەوافی کەعبەدا سوڕایتەوە نابێ وابزانی خێرا کۆتایی پێ بێ. چۆن کەسێک سارەیەک دەکرێ هات چەند ساڵ بە پێگەڕاوە دەجا بە دەوریادی و دەستچێ سەیری ئاخر تایە و بڕگووی دەکا ئای کە خۆشحاڵە. کەسێک کە چەند ساڵ کرێچی بێ و بێ خانوو بۆ دەریان کردووە کە خانوویەک دەکرێ و خانووەکەی بەدڵی خۆی دروست کردووە چەند جار بە دەوریادی دەچێ و ژوورەکانی دەجار دێ و دەڕوا تەوافی کەعبە ئاوا بکەی بڵێ خوایە ئاوا بە مشتاقی بە دەور تا دەسوڕێمەوە بە دەوری ماڵەکەتە. کە سەعی سەفا و مەروات کرد وەکو کەس شتێکی لێ بزر بوو بێ وەکو هاجرە کە ئاوی بۆ ئیسماعیل لێ بزر بوو ئەوەندە بە مشتاقیەوە بەرەو لای خوا ڕاکەی دڵت بکڵێت چاوت فرمێسک بڕێژێ وەڵڵاهی گەهاتیەوە ڕوحت پا دەبێتەوە ڕوح. بەڵام توخوا بۆیە مەچۆ کابرایەکە بوو لە زمانی بەعسا بە شەخسی دەمناسی دەیانگوت کاک حاجی بۆچی چووی بۆ حەجی وەڵای دایرەی ئەمن منینار بوو بۆ ئیستیخباراتی. ئەی هاوار ئێستا خەڵکی ئاسایش دەینێرە پەنا بەخوا بزان داخۆ خەڵک لەوێ چیەکە خالیسەن نێتەکەت بۆ خوا بێ بۆ خوا بۆ ئەڵڵا لە ماڵە کە ڕۆیشتە دەرەوە هەموو نێتێکی دنیا فڕێدا خۆت یەکلاییکەوە بۆ خوا ئەوە وەسیەتی مزگەوتە. دووەم حەقی خەڵکی بدەوە هەمانە قەرزاری خەڵکە کاکە قەرزەکەت لە پێشەوەیە یا ئەمڕۆ داوای لێ بکە بڵێ ناوم دەرچۆ بۆ حەج ئەگە مۆڵەتم بدەی بە ئیزنی خوا قەرزی تۆم لە بیر نەچووە گەوتی بڕۆ کوڕە کاکە 10 ساڵی کە لێت دەوەستم 4 ساڵی کە لێت دەوەستم بڕۆ میراتی خەڵک لایە تۆ خانووەکەی باوکت کە وەفاتی کردووە بەشی خوشکەکانت نەداوە حەجی چیم بۆ دەکەی مال حاجی بڕۆ بەشی خوشکەکانت بدە بڕۆ بەشی براکانت بدە ئەبێ ئەو ماڵە خالیسەن پاک هی خۆت بێ ئەی ناخوا حەجی وای ناوێ و قبوڵی ناکە. سێم هەر وەکو لێرە هەموو شتێکت بەجێهێش لەوێش دەبێت جلێکی سادە لەبەرکەی نابێت جلەکەی پاشا لەگەڵ حەماڵا فەرقی هەبێ ها لە ژێری حرامە هەمووی یەک جلو بەرگە کەواتە تەکەبور فرێدە تۆش وەکو ئەو خەڵکەوای هەر کەسێک چوە حەجی ماڵی خوای کردو هاتەوە لێرە تەکەبوری بەسەر خەڵکا لێدا نیشانەی ئەوەی حەجەکەی قبوڵ نەبووە دەبێت کە هاتیەوە زۆر متەواضع بی چونکە خۆت بۆ دەردەکەوێ نە ڕەشپێستێک نە کورتەباڵایەک نە نابینایەک نە نەخۆشێک نە ئەفریقیەک و ئەوروپیەک هیچی فەرقی نییە لەگەڵ تۆدا تۆ دەسەڵاتدار و دەوڵەمەند وەکو عالەم یەکسانی ئەگە کیبرت لە دڵتا فڕێنەدا نیشانەیەک لە نیشانەکانەوەی حەجەکەت قبوڵ نەبووە. چوارەم حەج شەحنی عومرە خوا دەفەرمێن نوێژ بکە نوێژی نیوەڕۆ تا عەسر شەحنێکت دەداتێ شەحنەکەت خەریکە دادەبەزێ خێرا مەغریبیشی بەسەرادێ ئەها نوێژەکان بۆیە بەردەوامن. جمعە حەج شەحنی یەک هەفتەیە وایە وەڵای خۆزگە مامۆستا وتارەکە 5 دقە بوویایە ئەرە تخوا موبایلتان دیوە بە 5 دقە شەحن بێتەوە کاکە تۆ دەبێت 1 سعات گوێ بگری بۆی شەحنی یەک هەفتە وەرگری یەک هەفتە بۆیە وتاری جمعە کات بەڕێکردن نییە شەحنی یەک هەفتە بۆ ئیمانەکەت وەردەگری بۆ ژیانت وەردەگری. ڕەمەزان شەحنی یەک ساڵە وەڵی ها ئێستا چەند گەرم و گوڕمی ڕەمەزانمان پێوە دیار ماوە وردە وردە شەحنەکەت دادەبەزە خێرا ڕەمەزان دێتەوە بەڵام حەج یەک جارە بۆیە ئەوەندە عیبادەتی خوا بکە ئەوەندە لەوێ عیبادەتی خوا بکە ئەو شەحنە دوا فول بێت تا مردن بەشت بکە چونکە جارش کە ڕەم بێ بە نسیبت نەبێتەوە خوش فەرزی نەکردوێتەوە لەسەرت. لە کاتی حەجا ئاگال لەمانە بێ یەکەم نابێت لە خێزانی حەڵاڵی خۆن نزیک بێەوە نابێ مجاملە لەگەڵ ئافرەتێکا بکەی کوڕێکی ژن نەهێناوە کچێکی جوانیش هاتووە بۆ حەج لە حەجا حرامە بڵێ ئەرە خاتون چۆنی ئەرەی پێویستی بارمەتی نییە و خوا نەخواستە دڵت بۆ شتێکیش لێدا یەکسە حەجەکەت بەتاڵ دەکاتەوە ئەبێن نێتت خالیس کەی ئەوانە هەموو خوشکی تۆن والله خوا سەیری ئەوە ئێرە دەکات لە ماڵەوە بڵێ خوایە ئەوە هەموو خوشکمە لەگەڵم نابێ خێزانەکەی خۆشت لەو مەسافەی حەجەدا لەگەڵ یا دروست بی. فمن حج فرض فيهن الحج فلا رفث نابێ لەگەڵ خێزانی خۆتدا جوودبی نابێ مجاملە و قسەی دڵداریش لەگەڵ ئافرەتانی ترا بکەی بە ناوی ئەوەی یارمەتیە دەوی نازام چی وچێ بە خۆ پارێزی نێتت بۆ خوا خەیانکەوەکەوە خوشکێکی ئیماندارتەوە لەگەڵ تا هاتووە. ولا فسوق نابێ بەدکاربی ولا جیدالە نامێت دەمە بۆڵە بکەی هیوا هەیە لە وتێلا شەڕیان بووە هەیە لە دەوری کەعبەدا خەڵک شەڕی کردووە ولا جیدالە نابێت دەمە دەمێ و قڕەقڕ و دەنگ بەرزکردنەوە و هات و هاوار و لەسەر شوێنی پاس تیارە خەڵک شەڕ دەکات ئەبێ ئەوانەی لە ماڵەوە فڕێدەی فێری نەرمونیانی بی
خەڵک پەلامارە داڵێ بەخوا برام بۆ حەج هاتووم بە قوربانم با حەجەکەمان بەتاڵ نەبێتەوە ئاوا بڵێ نەرمونیان لەسەرخۆ من حەجە فەلەم یەرفض هەر کەسێک چوو بۆ حەج و نەزەری حرامی نەکرد لەو حەجەیە لەگەڵ خێزانی خۆی دروست نەبوو وەلەم یەفسوق بەدکار نەبوو نالەباری نەکرد ڕەجع کەیەومی وەلەدەته ئومه ئەو ڕۆژەی لەداشی بۆ چەند بێگوناحە کە هاتەوە بۆ ماڵێ ئاوا خوا لە گوناح پاشی دەکاتەوە سوبحان الله حاجی ئاوا پادەبێتەوە لە گوناحەکانی بەڵام بەو مەرجەی ئاوا حەج بکە دووەم مەبە بە ئەرگ لەسەر خەڵکی کاکە پارەی خۆت بەرە لەوێ ژووریای ماڵی خۆت بەوا مەزانە شامی شەریفە بڵێ مەککە و مەدینەیە دزی چی وەڵا دزی هەموو دنیاوە لەوێ کۆبوونەوە هەیە لە وڵاتانەوە چۆ بۆ جیفان بڕین پارەی خۆت قایم کە جانتای خۆت مەدە بە کەس دوای خەڵک با کۆمەکت بۆ کۆ نەکەنەوە نەخێر مەبە بە ئەرگ لەسەر خەڵک دوا مەکەوە خاو خلیسک مەبە یەک قافڵە بەهۆی تۆ گیر بخوا چست و چالاک گورج و گۆڵ ڕێک و پێک مەبە بە ئەرگ لەسەر خەڵک سێیەم خەڵکی ئازار مەدە خەڵک ئازار مەدە ئەنجەبا لە خەڵی دۆما بوەستم هەیە بەبێ پارە دەچێت ئەڵێ وەڵی کاکە لێ بە قورام شتێکم دەنێ وەڵاهی بەڵخوای من نەمزانی لێرەکانە واگرانیە ئەوەندە پارە بەرە لەوێ لە کەس داوانەکەی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ابن عباس دەفەرمێ لە بوخاریدا هاتووە خەڵکی یەمەن دەچوون بۆ حەج دەیانگو کوڕە تەوەکولمان لەسەر خوایە لە ماڵی خوا چۆن پەکت دەخا وەڵا کە دەگەیشتمە مەدینە یەک شتیان پێ نەبوو سواڵیان دەکرد خوا فەرمووی وەتەزەوەدوا ئەوامەیان بۆ حەج توێشە بەرەت پڕکە لە هەموو پێویستێکی ژیانت لەوێ داوای شل لە کەس مەکە کاکە حەج نابێت لەسەر جیفانی خەڵک و ئەرکی خەڵک بێ سێیەم ئازاری خەڵک مەدە هەیە دەجێڕێتەوە دەڵێ بەخوا بەتاقەت بووم بەخوا لەوانەیە 20 کەسم فرێدا بێت تا حەجەر الئەسوەدم ماچ کردووە ناوەڵڵا ڕێک و پێک بڕۆ ئەگە خوا بە نسیبی کرد دەمت بەریکەوە نوری عەلا نور بەڵام شان لە شانی کەس مەدە کەس فڕێ مەدە خۆت بە هیلاک مەبە لە دوورەوە دەستی بۆ بەرز کە خوا بۆی حساب کردووی لە دوورەوە سەلامی لێ بکە کافیە ناوت تۆمار دەکا ئیتر شان بە شان و ئەوانە مەکە لەگەڵ خەڵکە ببن بە نمونەیەکی جوان کوردێکی وانی شاندان بڵێن ئەشهەدو بیللا ئەم کوردانە نمونە ئەخلاقی بەرزن هەیە دەچێت لەبەر دەمی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر دەرگاکەیان نوێژ دەکا هەیە لەبەر دەمی دەرگای کەعبەیان نوێژ دەکا شوێنێک نوێژ مەکە کە خەڵک بەبەرتەمدا بێ و گوناهبار بێ خۆت پارێزە لەوەی ئیزدیحام بەهۆی تۆ دروست بێ خەڵک ئازار مەدە خۆت بە بازار و شتکڕینەوە مەشغوڵ مەکە یوای لە وڵات 5 ڕۆژ چوم هەتا سێ شوات تەسبیح حەشکاوم کڕیوە کاکە دڵت بە چی خۆشە ئەو کڵاوە سپێی کە حاجی دەیهێنێتەوە ئەزان لەکوێ دروست کراوە لە سینی کۆمۆنیستی داماوە دروست کراوە لەوانەیە کابرا مەشکەی عەرەقی لەسەر خوار بێتەوە تا ئەو کڵاوە سپێی دووریوە خۆ لە سعودیە دروست نەکراوە ئەو شتانە هەر لێرە بکڕەوە خەڵکی وەڵڵی دیاری حەجیش خۆزگە کۆتایی پێت هەیە لە وڵاتی ئێمە کاکە ئێستا لادەیەکی جاران نییە کابرا 6 خزم و دناسیایی خۆی هەبێ معقولە شارێکی وەکو ئێرە تۆ 2-3 کەس دەناسی و دیاری بۆ هەمووی بێنی ئەگە بۆشە نەبەر عیبداربی لەبەرەوە خۆت بە بازارەوە مەشغوڵ مەکە تۆ توجار نیشوی بۆ تیجارەت لە جیاتیەوە نوێژێک بکە کات بە فیڕۆمەدا یەک نوێژ لە حرەمی مەکە 100,000 نوێژی ئەم مزگەوتە خێری هەیە یەک نوێژ 100,000 نوێژ ئای چ بەرەکەتێکە حەیف نییە خوا کاتت بە فیڕۆ بدەیت تێکەڵاو بە خەڵکی مەکە لەو تێلا مەمێنەوە بۆ مناقەشەی سیاسی لە کوردستان چی بۆ تەلەفۆن بکەی تەلەفۆنی کردو کابرا ئەرێ ئەڵقەکە گەیشتۆ دەکوێ نابێت بابێت تازە بیر لای ئەڵقەبی یەک نوێژ زیاتر بکە خۆتی بۆ یەکلاییکەوە هەوڵ بدە بەشتی لابەلاوە خۆت خەریک مەکە یەک نوێژێک بە 100,000 نوێژی ئەم مزگەوتە حەیف نییە کاتت بەشتی سترەوە بە فیڕۆ بدەیت شەشەم لە مەدینەی مبارەکدا لە مەدینەی پڕشنگداری پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێنەری ئێمەی مسلمانی کورد بن چۆ بە ئاراستەی قەبرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ سەلامی خوا لێبێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله وا سەلامی لێ بکە وا یەقینت هەبێ کە پێغەمبەری خوا یەکسەر جوابت دەداتەوە بڵێ ئۆخەی ئەو ئاواتەم هاتە جێگا و منیش بێمە خزمەتت وەکو ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلامی خوا لە ڕوحی هەمیشە زیندوت ئەی سەردار و سالاری ئەم دینە سەلامی خوا لێبێ سەلامی میلەتی کوردی مسلمانە لە کوردستانەوە لێبێ قەرزارمان بن حاجەکانی کوردستان کە سەلامی ئێمە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەگەیەنن سلام لإمام أبو بكر بكا سلام لإمام عمر فاروق عادل إسلام قبل خواي عدالتش بخينا وكردستان وكو زمان إمام عمر دعاء بكا أم صلاوات زور ليدا لو حيف الدمت بيقو شبروا إلا لا اللهم صل على سيدنا محمد زياتر يقنيش لمزقوتي بيغمبر في رونا دي چونك بقدر 1000 نيجي أم مزقوت خيري هيا خود بشتي لا بلاوة خليق نكي فرصتك زيارين بوتو کۆتایی قسەکانمان ئەی حاجیانی کورد یەکەم دوعا بۆ کورد و کوردستان بکەن
تخوا ئەم هەرێمە لەناو ئاگرایە ئەم بەشە ئەمینەی کوردستان ماوە دوعای ئێوەی حاجی قبوڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی عومەر لە مەککەوە چوو لە مەدینەوە چوو بۆ مەککە بۆ حەج فەرمووی عومەری برام لە دوعاکانت بێبەشمان نەکەی پیامبەر صلی الله عليه وسلم بە ئیمامی عومەری فەرموو یعنی سنەتە بە حاجی بڵێ لە دوعاکانت بێبەشم مەکە دوعا بۆ تاک بە تاکمان بکەن بەعام دوعا بۆ کوردستان بکەن بڵێ خوایە ئەم پارچە ئەمینەی کوردستان پارێزی دوعا بۆ هێزی پێشمەرگە بکەم بڵێ خوایە ئەو پێشمەرگانە ڕۆڵەی ئەم میلەتە موسڵمانە خوایە بیان پارێزی دوعا بۆ ئاسایش و پۆلیسی ئەم کوردستانە بکە بڵێ خوایە بە ئەخلاق و ڕەوشت و دڵپاک و دایان پاکیان کەی بۆی ئەمن و ئەمانی ناوخۆی کوردستانەکەمان پارێزن بڵێ خوایە کە ڕۆیشتمەوە کوردستانەکەم شەڕی تێ نەکەوت بێ دوعا بکەن بۆ ئاشتی کە ئەم نالەبارانەی کوردستان کە هەموو حیزبەکان یەکیان لە یەکیان نالەبارترن ئەگەر لەبار بوو نایەکیان تەنەزولی بۆ یەکیان دەکرد بڵێ خوایە لەبار و سالار و سەنگین و بە حورمەتیان کەی هەڵوێستێک بنێنەوە کە چوومەوە بۆ کوردستان ئاشتێکی سیاسی لە کوردستانە بەرقەرار بوو بێ و خوایە ئەو میلەتە دڵخۆش بێ بە تەبایی ناو وڵاتەکەم بەڵێ دوعا بکەن بۆ ئەم خاکە بە ئیزنی خوای گەورە دوعای ئێوە گیرایە دووەمیان جلی کوردی لەبەرکەن من هەمیشە لەگەڵەوەدام ئینسان ئازادە چ جلو بەرجێک لەبەر دەکات لە سنووری شەرعە ئازادە چ ڕەنگێک چ جلو بەرجێک چۆن لەبەر دەکەی بەڵام لەوێدا لە ماڵی خوادا تو خوا جزداشە لەبەر مەکەن جلی کوردی خۆمان جلی مرادخانی و کەتافی لەبەرکەن با بزانن ئێوەش میلەتێکن وەکو میلەتانی دنیا جلی کوردی لەگەڵ خۆتانە بەرن خلانی کەم خاتە جلی کوردیت هەیە جامانە و کوڵا و مشکی هەورامی بەرە لەوێ لەسەری کە هەموو عالم بڵێ ئەوە کوردی موسڵمانەکە بە ناحەقەن فال دەکرا لە هەموو میلەتان حەجەکەی جوانترە خوا ناسر و دیندارترە بە جلی کوردیەوە نەبێ یەک ڕۆژ بە جزداشە و پانتۆڵەوە مەچەوە بازاڕ و ناو نیشانی خەڵک سێم ئاڵای کوردستان با بە یەخەتەوە بێ لەسەر دڵت لە عەرەفاتە ئاڵای پیرۆزی کوردستان هەڵکەن و بە خەڵکی بڵێن ئێمەش هیچمان لە خەڵکی کەمتر نییە کە بۆ خۆمان ناکۆک نەبین دوعا بکە بڵێ خوایە ڕۆژێک ئەم ئاڵای کوردستانە لە ناو نەتەوەیە گرتوەکانە وەکو میلەتێکی سەربەخۆ بۆ حکومەتی سەربەخۆ هەڵبکرێ ئاڵای کوردستان پێوە بێ و شانازیش بە نەتەوەبوونی خۆتەوە بکە نیشانیشی بدەم من کوردێکی موسڵمانم ئەوانەی بە ناوی بێدینیەوە تەمسیلی کوردەکەن حاشا نوێنەری کورد نین ئەوە ئێمە نوێنەرانی کوردی موسڵمانین لە ماڵی خوادا بە لۆگۆ ئاڵای کوردستان و میلەتی کوردەوە ئێمە میلەتێکی دیندار و خواپەرست و خواناسی